داخم سرترس آرسی سرپنجی کلگگان چه دسیگ بیو درامیگ اقر سوزان اقر گران نظم سرترس بیگمان لشواریگ آرسه بیو لشواریگ گلاریجان و دریجای 1000 سال سیر قران لداوان تریسقی بی نزیگ تا شوکی لشواری که سالی لکشکشان لویشت جانی لبشر دلیلیان بروی نکرد چوی بخاکا گل بین سوز دنگ لانه ورسترین مل ولات ملی لملگان خرهلات سرتر جرسوسترین مقام مجلسیه تال دلک سرتر جنی نسیمگان تنوره نپنجی لوشک آیم سرکانی ارمیس چاوگان سرترز سراو دل جوربار ترین گل جسد تاوانبار بی تاوان سرترس انسان لولات خاکی روتی لبن دنیای گلوتی لچریکی بینیروتی حکایت و شکایت لچرخ پیلسو چبگر سرترس پرورده بیستونه پرورده داوان داغگانه داراهو دنیا و پایکی و تاج خسرو و زره شیرین و رنج فرای سرتر سوز دم نکیساز که زی بار بتک دا دنیاست پایان ماناز لگچیره سرشک اشکفته لپیر زاگروز دوران تی بود و ری بود لری قلاخ دنیایم دنیای سرترس دنیای بیقراریه و زیخاوی جور دنیا و درین سرد آیمان ریکنوچن و دونیک سرترس جیال دلتنین ترز روزه خلچوخ سوز جیان لخاک سر خلقوان دارستانیک پر لنیر لحویر دور مردمان خاک خاکی
لە دوای دیبێتەکانە دادگاهان فاریان و دادگاه قیامەتیانە هەڵەبجە بەشداریە من لە بەرپاکردنە دیبێتەکان تر تۆزێک کەس بوو. خانمە ئاریس چانگ چینیۆل ئەسڵێکی ئەمریکایی بوو کە کتێبێکی دەرمۆردە فاجعەیە نانکینگ نووسا. نانکینگ پایتەختی چین بوو وەختی ژاپۆنیەکان ئەشغاڵیان کرد. و خانمە هاریس پێیوا بوو کە دنیا و خودە چینیەکانیش دەمیان هەڵوەسیگە و خۆنادەن لە ئەبعادە جنایاتە نانکینگ. ژاپۆنیەکان زیاتر لە 300,000 چینیان کوشت، نەک هەر ئەوەی کە بیان کوژن، هەڵڕژانە ڕۆخەڵای خەڵکی دڕینیان بە شمشێر، کەبابکردنە دایک و باوک و مناڵەکان مەجبور بە خواردنە گۆشتە دایک و باوککردن، بەستنەوەی ئینسانەکان بە ماشێن لە دوو جەهەتە مخالفا و هەڵکلیشاندنیان لە ناوەڕاستە. خانمە هاریس وەختێک کەوتە گرداوەری ئەم خاتراتە لە پیرەژن و پیرە پیاوەکانە شارە نانکینگ و دەنگێک کە کتێبەکەی دایوە لە تەمەنە 36 ساڵەگیە لە ئەمریکا خۆی کوشت تا بە تەحملە ئەم گشتە مەسائلەی کە ڕژگا ناوەڕەوانی نەیبوو بە خۆی کوشت. ئەگەر خانمە هاریس نەوایە شاید ئێمەمانان ئەمڕۆ لە ئەبعادە نانکینگ خەوەرمان نەوایە. فرە کەسانی زەحمەتیان کێشا کە لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە شرکەتیان کرد و ئەم ماوەیە نە من هەواڵاوانم پرسی نە ئەوان هەواڵێکیان لە ئێمە، نە کەسێ چاوەڕوان بوو کە ئێمە بۆ بەردەواممان نەکرد و بۆ کارەکەمان تەواو نەکرد، نە کەسێک لەم سەرزەمینە ڕەئی خۆیدا. شاید ئەم دیبەیتانەی دادگاهە قیامەتیانە هەڵەبجە و ئەنفالیان زیاتر لە 2-3 هەزار نەفەر تەماشاچی بوو و دی. کەسایەتی جۆرا و جۆر لە نووسەر و مامۆستا و مەلای دینی و پزیشک و بازیگەرە سینەما و سلبریتیە ئەم جۆرە جەریاناتە یەک نەفەر 4 دێڕینە نووسا نەزەرە خۆی بێژێ. دوای ئەم دادگانە میزانە تێگەیشتە نەخۆی بێژێت تا ئەم دەقیقە من 2 دێڕم دەست نەکەفتەکە. تایتڵێک کە بۆ ئەم دیبێتە هەڵم بژارد زوانە تەمەدونی و زوانە تێ هەڵدریاییە و هەدەفم بوو لەمە. نیچە ئێژێت تاریخە ئاگاهیە غەرب و جەهانە مەسیحیەت تاریخە نەخۆشیە. بەڵام تاریخی ئێمە هەروەکو ئێوە لە ئیبتداوە گوێتان لێبوو تاریخە ئاگاهی ئینسانە کوردی و تەمەدونە کوردی تاریخە ئاشوبە، نە بیماری، نە نەخۆشی. ئەوەی کە ئەم دەسەڵاتە حەیولایی و دەعبایی ئوروپایی دروست کرد ئاگاهیەک بوو کە لەسەر نەخۆشی و لەسەر چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەتە کە نەخۆشی
و تعریفکردنەوەی نەخۆشی و تەلاشە لە مەهار و گرتن و سەرکوبکردنیە، تەلاشە لە پێناسەکردنە خانەوادەی نەخۆشی بنەچەقە نەخۆشی، ابتداءً نەخۆشیهای فیزیکی و بەدەنی و جسمی و لێو دووە نەخۆشیهای ڕەوانی بوو کە فرە کەسێک ئەم تاریخە نەقڵەکە بە تایبەتی فوکۆ لە بەشە سوژەکردنە ئۆبژەکردنە لەشە ئینسانە بە کانونە تەحقیق سەرکوبکردنی منکوبکردنی لە ڕێگەی پزیشکی مۆدێرنۆ و هەروەها تاریخە شێتەکان و دێوانەکان و تاریخە دێوانەخانەکان. شاید ئەو شتەی کە مەدە نەزەرە ئێمە نەبوو و تەوانە تەشخیصە ئێمە نەبوو، ئەو بوو کە تاریخ ئێمە تاریخە نەخۆشی نییە تا مدەون بکرێ، ئەوەی بۆ ئێمە بەجێ ماگە، چە بە سوورەتە شەفاهی چە بە سوورەتە مەکتوب، تاریخە ئاشوبە، تاریخە ئاشوبێ کە ئێمە تیا قەرارەگرین و ئێمە ئێشەی هەڵبژێرین، قارەمان وین یا خەسیاگ وین، یار وین یا خار وین. ئەمە ئەو تەفاوتە ئەمیقەی حەوزەیە تەمەدونیە کوردی بوو لەگەڵ مابەخێ جەهانە و لەگەڵ حەوزەیە تەمەدونیە ئەدیانە ئیبراهیمی و بەتایبەتی یەهودیەت و مەسیحیەت بوو و ساختارە دەسەڵاتە ئەوان بوو. زوانێک کە زوانە تاریخە ئاشۆ بوو، زوانە تەمەدونی بوو، و ئەم زوانە دائیمەن گزارشی ئەدا لە تەهدید نەبوونە ئازادیە، لە وەزعیەتێکە کە نەزم لەبەی نەچێت و تۆ ئێشێ هەڵبژێریت کە یار بی، کە قەهرەمان بی. ئەمە اتفاقێکە لە ژێرە پێسە ئەم سەرزەمینە ئێمە کەوتگە، بە تێکەڵاویە تەفەککورە و ئەندێشە و شێوە و ژیانە غەربی و گلۆباڵ تاریخە ئێمە بەرەو سڕانەوە چوو. ئەم زوانەی کە ئەمڕۆ خەریکین قسەی پێەکەین زوانێکی کە زۆریە، نەزوانە تەمەدونی، زوانە تێ هەڵدریاگیە، نەزوانە تەمەدونی. ئەم زوانەی کە قسەی پێەکەین زوانە کەسانە سەرکوببووگە لە بەرامبەر بیماریە، نەخۆشیە، احتمالە بروزە بیماریە. بە مقدمە گەرەکمە بتان گەڕێنمەوە بۆ ئەبعاد دادگاکانە هەڵەبجە و ئەنفالێک کە من ئیتر بەردەوامم نەکرد و وێسیاندم. بە بەراوردێک کە ژیانە من هەسی و قسە گەلێکە ئەم بیست و نەحو مەواجهەیە مەردم و بێتەفاوتیە مەردم، تۆ ئەگەیەنێ بە جێگەیەک کە لێوارە هەڵدێرێکی گەورەس و تۆ احتیاجت هەست بوێسی تا بتوانی خۆت جەمکەیت و تا بتوانی لەناوت دڵە ئەما بۆ خۆت معنایەک دەربێری. لە فیلمەکەی شوالیەی تاریکیە جۆکەر زدە قەهرەمان
و هیچ منطقێک پەیڕەوی ناکات و کارگەرێکە ئەیکات فقط انتقام سندنەوەست لە ئینسانەکان، لە ئینسانهای درۆزن لە شارە گاتهامە. شارە گاتهام بەنەوعێک ئستعارەیی بە معنای پەچەی بزنەکانە، شارێکی مۆدێرن لە ئەوجە مۆدێرنیتا بە هەموو ئیمکانات و پێشکەوتەکانە بە شەرە غەربی تا بە ئێمڕۆ، بە ڕۆژگارانێکی ڕۆشن و ئارام و پڕ لە ئینتەرتەیمنت و سەرگەرمی و لەزەت و تەعقیب لەزەتە خەڵکەکە ئەچێ. بەڵام کە شەوت دێت شارتەکە خۆیان دەرگیرەوێ. کە شەوت دێت ڕواڵەتە ئەسڵیە شار دەرەکەوێ، بەرەبەرە لە ناو تاریکیە خەریکە اتفاقاتێکە کەفێ، وها اتفاقاتێکە کەفێ کە لێو دواییتر تەمامە سەحنەیە فیلم لە تاریکی شەوا بەرگوزارەوێت و شەوەزەنگ بەسەر شارە گاتهامە حاکمەوێ. جۆکر لە جێگەیەکە مردمانە شاری کردگەسە ناوە دوو کەشتی. کەشتیە متتەهەمانە شارە ئارکامن، کەشتیە شارۆمەندانە ماڵیات پەرداختکەرە دەستەمۆی ڕامە خۆشبەختە محتەرەمە خاسە شارە گاتهامن. و ئەلامەکات لە ناو هەرتک کەشتیە مەوادە منفەجرە دانریاگە و کلیدە هەر کەشتی وا لە دەسە مسافرانە کەشتێکی ترە. لەذا مردمانم کەشتیانەیەشێ بڕیار بدەن بۆ ئەوەی خۆیان بمێنێنەوە ئێشەی کەشتیە مقابڵ بتەقێن. لەگرا ئەلبەتە داستان بەرەو جێگەیە گەڕوا، بەڵام لەگرام حەکێک دروستەکە لە سواربوونە ترس و ڕعب و تۆقاندن و وەحشەتا بەسەر ئینسانهایەک کە خۆیان فرە بە محتەرەم و فرە بە بەڕێز و فرە پاک و فرە مەعسووم مەزانن، چون مۆردە تەئیدە حاکمیەتن، چون حاکمیت ئەوان بە شەهروەندە خاص و گوت کارەکتەرە ناسێ. بەڵام لە پڕێکە تەمامە ئەم تەمەدن و تەمامە ئەم نەمایشە لە خاص بوونێک کە معیارهای حاکمیەتە داینیاگە ئەڕوخێ. و ئەوانەی کەشتیەکان بە تایبەتی خەڵکە شارەکە مجرمینە ناوە کەشتیەکەی تر محکومە بە مەرگەکەن و ێژن ئەوان سەرای خراوێکون. ئەوان مجرم بۆی نییە بمێنێت و ئێمە حەقمان هەست بمێنین و ئێمە خاسین. و بەحسەکە وەنە جدیەوێ کە ئەوانە گرەکیان لە کەشتی متەمەکان بتەقێن و تاوەی کە یەکێک لە ناوە ئەو کەشتیە کە اتفاقەن خۆی متەهەمە چاشنیەکە فڕادا و نایڵێ و کارە بکەن. مردمانێک کە لە زوانە تەمەدونیە خۆیان دوورۆ بووبنەوە، مردمانێک کە لە تەیە ساڵانە ئەخیر و 100 ساڵە ڕابردووە بە سوورەتە سیستەماتیک تۆقێندریان خویان گۆڕیا و لە تاریخە تەمەدونیە ئاگاهیە بە ئاشوبا گۆڕیان بە ئاگاهیە بە نەخۆشیە. ئەم مردمانە لە ڕوانگەی حاکمیەت و مردمانە بەڕێزێکن، بەڵام لە ڕوانگەی خۆیانەوە بێ هەمە چیزن. مردمانە بێ هەمە چیزێک کە لە تەعقیب و سەرکوب و نابودیە نەخۆشیە
ڕۆڵە شەهروەندانە محتەرەم ئەگەێڕن کە نەخۆشی دوورەکەنەوە لە خۆیان. بۆیە لە ڕعبێکا کە حاکم بوو بەسەر مەردەمە ئێمە و لە ترسێکا کە حاکمیان کرد و لە گۆڕینە ئاگاهیەکا کە حاکمیان کرد، مەردەمە ئێمە نەک مەردەمانێکی محتەرەم نەماگن، بەڵکو بالفترە سەرکوبگەرن و بالفترە خەسیاگن. دەسێکە لە نابوودی ئەم تەمەدونە بریاگە هاوکاریە مەردمی شیواتیە و ئەم مەردمە ئەڵبەتە بە مەسیرێک تێپەڕیگن کە باگراگەیگن. ڕووی کردە وەڕوانینە کەشفە نەخۆشی، دوورۆکردنە نەخۆشی لە داستانە کۆرۆنا بە ئەوج خۆی گەی. لە داستانە کۆرۆنایەوە دیتان مردمانە جیهان و خەڵکانە سەرزەمینە ئێمەیشی لەگەڵاوێت، تەواوە نورمەکان و مەرزەکانە ئەخلاقیات باتڵ کردیانەوە، چون گشتی گەرەکی و لە سەرکوب بیماریە و لە سەرکوب نەخۆشیە ڕۆڵ بگێڕێ. لە گولی لێکردن و تەریدەگیە، لە قەتکردن ڕەوابەتە عاتەفیە فیمابینە ئینسانەکانە، لە یەکترازانە مەجموعەیەکی گەورە بە ناو خانەوادە، لە تۆقاندنێکی مقدسە و ڕعایەتە نۆرمەکانە تۆقێندراوی لە ژێرە ناو مۆجه بوون و تێگەیشتوو بوون و ئیمڕۆژی بوون و حاڵی بوونە گەی بە ئەوج خۆی. جامعە ئەمڕۆ قارەمان تف ئەکاتۆ نەیگەرەکە، چون قارەمان وەسە نەخۆشی. جامعە ئەمڕۆ خۆی لە مەسیرە عەلائم نەخۆشیە قەرار نادات. تووڕەیی نەخۆشیە، نەغد نەخۆشیە، نەخۆشیەکە کە حاکمیەت ئەدا بە ملیاوە نابوودیەکە و ئەمانە گەرەکیانە ساڵم ون. بۆیە نەقشە سەرکوب وا لە دەسە مەردمانە و مەردمان سەرکوبەکەن ئێستا. بەڵام تاریخە تەمەدونیە ئێمە تاریخە ئاشۆ بوو، تاریخێ بوو کە ئێمە ئاگاه بووین کە هەر لەحزە، هەر دەقیقە، هەر سانیە ئەم نەزمەی کە مەوجودە و ئەم ئارامشەی کە مەوجودە بەرەو ئاشوب بچێت و تۆ ئێشێ هەڵسید و لە بەرابەر ئەم ئاشوبە بوێسیت و لە بەرامبەر ئەم ئاشوبە کارکەی شەڕکەی تا دووپارە بتوانیت قەڵەمڕەوە دنیای نەناسریاگ بناسێنیت و بە دیگەرانی بناسێنیت تا تۆ تەمەدونت گەشە بکە. حوزەیە تەمەدونیە ئاشوب حوزەیە کەشفە ناشناختەس، سەفەرە، ماجەراجووییە، ئەدڤنچەرە، حوزەی ڕەوانی و جاریبوون و پویابوونە، حوزەی کەشفە ڕەمز و ڕازە، حوزەی کەشفە عەجایبە، لەگەڵ عەجایب و لەگەڵ دوژمنانە جۆرا و جۆرا ڕوبەڕووبوونەوەس، بتەوبوونەوەس لە ساحەتە ئینسانیە، لە ساحەتە گەورەبوونە، لە ساحەتە مەسئولیەتە، لە ساحەتە ئەخلاقە بەزەیە. ئەمەسە حوزەیە تەمەدونیە ئاشوب کە لە دڵیا ئینسانە قەهرەمان تێتە دەر، لە دڵیا ئینسانە کوردی تێتە دەر، بەم شعارەی کە کورد بێ ئەجەل ئەمرێ. بەڵام حوزەی تەمەدونیە ئینقیاد حوزەی بیماریە،
حوزەی ناقڵیە، حوزەی گەڕانە بە شوێنە دەلائل و عەلائم مشتەرەکە لە مەجموعەی خانەوادگیەکە کە تۆ ئێشێ تەریدەیکەی، سەرکوبیکەی، دایکوتی، مەهاریکەی، دەستەمۆیکەی تا لە دەستی بگری. لەزام حەوزە حەوزەیەکی قەڵەوی فەربەی زلی عجیب و غەریبە لە پێناسەکردن ئەنوا و ئەقسامە نەخۆشی، مەجموعەهای هەمگن و هەم خانەوادە لە نەخۆشی، تعریفە ئینسانە ساڵم و ناساڵم کردن، قبوڵە ساڵم، ترد و سەرکوبکردن و نابودکردن ناساڵم. صدور وضعیەتە استثنائی، تعلیق تەمامە خو ئەخلاقیات و تەمەدونە بەشەر بۆ پاراستنە سەڵامەت. ئەمانە گشتیان ئەبزارە دەمکوت و سەرکوت و دەستەمۆکردنن. بۆیە ئێمە مانانێک ئەمڕۆ بە زوانە دایکی خۆمان قسە ئەکەین لە یەکتری تێناگەین، چون ئەکسەریەتە ئێمە واقعاً بە زوانە دایکی قسە ناکەین. ئێمە لە حەوزەیە تێهەڵدریاگی و زوانە تێهەڵدریاگیە قسە ئەکەین، بۆ یەکتری نافهمین. هیچ ئاگاهیەکی تاریخی و تەمەدونی نییە لە پشتە ئەم کەلەماتەی کە تێتە دەرو لە دەمتان، بەڵکو ئاگاهیە ئێوە ئاگاهیەکی بەرساختەی دانشگاهی میدیاییە کۆرپۆریشنەکانە منتەقەس لە نەخۆشیە. بۆیە ئێوە گشتان بگن و سەرکوبگەرن لە کزۆڵیتانە، لە بێدەسەڵاتیتانە، لە بێپووڵیتانە، لە بێکەسیتانە، لە پەراوێزبوونتانە، گەرەکتانە ساڵم ون. ئالەگراسان تۆ حافزەی تاریخیت نەماکە، تەمەدونت نەماکە. تەمام ئەوانەی وا لە حەوزەیە کوردیە بە جۆرێ قەت ئەڵەم ئەکەن، بووگن و تەداومیان پێیا کردگە و ئێمە پێیانمان ود دەستکردەکان و بەرساختەکانە نظام سوڵتە و دەستگاه و کۆنتڕۆڵ و ئینقیاد، کۆرپۆریشنەکان و نووسینگەکانە منتەقە لەسەر وجوهێک ئەویسن. زوان، تەدریسە زوانە دایکی، ئەوەی کەوانە بەحسیەکەن زوانێکی عاتفی، خەسیاگی، کۆنتڕۆڵی و سەرکوبیە. ئەوەی ئێمە پێی ئێژین زوان و ئێشێ تەدریس بکرێت. زوانە حەوزەیە تەمەدونیە ئاشوبە و ئاگاهیە بەر ئاشوبە. ئەمە زوانە کوردیە. ئەگەر قەرار بێ زوانە کوردی بێت، ئەگەر تەرجمانە چۆنیەتیە مواجهەیە ئینسانێک بێت لەگەڵ زندگیە و ئەو تعبیری بکات، ئەمە ئەو زوانەسە کە تۆ لە هیچ کەسا نایوێنیت و دەمێکە نەماکە و دەمێکە کۆچی کردگە و دەمێکە ئێمە لە یەکتری تێناکەین. لەذا ئەوەی ئەوانە گەرەکیانە پەرەی پێ بدەن، دەقاودەق زوانە تێهەڵدریاگیە، زوانە کزۆڵیە، زوانە سەرکوبە، زوانە دەستەمۆبووجی و ڕامبوودەگیە، زوانە ئینسانە کزۆڵە، ئینسانە ئاگاه بە نەخۆشی و بە ناقڵبوون نەخۆشیە. نەزوانە حەوزەیە تەمەدونیە ئاشۆ، زوانە قەهرەمانی،
زوانە سەفەر و ماجەراجوویی. پس تۆ ئەمێنی لەگرا ئینقتاعێکی تاریخی کریاگە لە حوزەیە تەمەدونیە کوردیە وەختی تۆیژی وایان بە مردمە ئێمە کرد. شاید تەسەورە مردمە ئێمە لە مەرگە فیزیکی و مەرگە جسمی بێت، بەڵام ئێمە دەمێکە مەرگە تەمەدونی و تاریخی خۆمانمان کردەگە. دەمێکە ئێمە لە ناو دڵ ترسا زندگی ئەکەین، ترسیاگەکانین، مسلحین بە ئەندێشەی پەیداکردنە نەخۆشی. وا لە فیلمەکەی ماتریکسە مەئمورە دەستگاهە و جەهانە ماتریکس بە مۆرفیەسی وت ئایا ئینسانەکان لە بەشە گونەی پستاندارانە تعریفەونەوە؟ وتی نەخێر، ئینسانەکان پستاندار نین. ئینسانەکان وەنە ویروس ئەڕۆنە هەر جێگەیەک، لەو جێگە ئەرتزاقەکەن تا نابوودی ئەکەن، خۆیان تەکسیرەکەن وەکو ویروس و لەو دوا کۆچ ئەکەن بۆ جێگەیەکی تر. ئەمە نگاهە نظام سڵتەس، نگاهە حوزەیە تەمەدونیە بیماریە و نەخۆشیە کە حوزەیە تەمەدونیە غەر بێت بە ئینسان ویروسە، وێشی کۆنتڕۆڵ بکرێ، مەهار بکرێ، قەرەنتینە بکرێ، سەرکوب بکرێ، خاس لە خراو جگێ بکرێتەوە. خراوەکان کە عامڵە ناسەڵامەتین ئیشەی دەمکوت بکرێن. حوزەیە بە ئیستەعارەکردنە نەخۆشیە، سەرەتان، سیل، ئەیدز، ئەبزارە سەرکوبن، ئەتیکەتهای ڕەوانین، شیزۆفرنی، دوقوتبی، سکیزۆفرنی. مواجهتك إنسان كردية کە نەک بە ئاگاهی نەگەیگە، نەک بە ئاگاهی وجودی خۆی نەگەیگە، بەڵکو لە حوزەیە زوانیە تێ هەڵدریاگی وە کزۆڵی، حوزەیە تەمەدونیە نەخۆشیە قسە تەکاکە، ڕۆح و ڕەوانە دازارەدا. جامعەیەک و عناصر نامەطلوب بخۆی دەفن کردەوە، دەفعی کردەگە. جامعەیەک وا خۆیان بە نەخۆشی ئەزانن، وهان بە شوێنە کەشفە نەخۆشیە تا سەرکوبیکەن. لە توو لە ئەم مودەتە یەک نەفەر، یەک دێڕ لە تەحەوڵاتە خۆی نەنووسا بۆ من، یەک نەفەر. لە توو لە مودەتە یەک نەفەر لە گۆڕیانە خوو و خسڵەتە خۆیانی نەنووسا. نەینووسا کە ئێمە چەندێک لە خووی ئینسانی خۆمان دوور کەوتگینەوە، چەندێک ئێمە ئەمڕۆ سەرکوب بکەین تا دووچارە نەخۆشی نەوینە دووبارە. شاید خانەمە هاریس چەنگ تەوانە تەحملی نەبوو لەگەڵ ئینسان گەلە ئەم جەهانە کە ئەو ڕەنجەکان و زەجرەکان و نابودیە زندگی ئەدی و ما بەقیە عادی مەوەجە زیستیانە کرد و عادی لە کنارە ئامارەکان و لە کنارە شەرایەتێک
کە ئەم وەزعیەتە تەولیدەکە ئاگوزەرن و لە ناوت دڵە کەسیفی و ناتەمە دنیا ئیدامە ئەدەن و بەردەوام ئەون و دەنگیان بەرزە و هاوارەکەن و خۆ ئەنوێن و تەوەقع ڕێزیان هەست. مەرگە ئێمەمانان دەمێکە ئەتەفاق کەوتگە و ئێوە لە تاریکیە هەنووز تەوانە تەشخیستان نییە لە توو لە ڕۆژە هەڵەخەنە و حاڵتان خاسە، بەڵام لە توو لە شەواوە تاریکیە واقعیەت و ماهیەتتان تێتە دەرەوە. ئەم تاریکی ڕۆژێ بەسەرم جامعە مستەولیە بێت کە خەریکە مستەولیە بێت. جا بێسن بە دیارە ژیانێکی ئەنگەڵیانە وا خۆتان ئەتەقێنەوە، خۆتان نابوو دەکەن، خۆتان سەرکوب بەکەن، خۆتان شەکەت ئەون لە درۆکانتان، خۆتان شەکەت ئەون لە دەمامەکەکانتان، خۆتان لە تەواو ڕەوابەتە ئینسانی خۆتان دائەماڵەن بۆیە تاقەتتان نییە لە بەرامبەر خۆتان قەرار بگرن. تا خاسێ تەبدیلەون بەو ئۆرگانیزمەی کە بە تۆورە مطلق لە هارمۆنیەتەکە دەسەڵات و سەرکوب و کۆنترۆڵە ئیمکانە بەقای ئەمێنێتەوە کە ماگنۆتە ئەمڕۆ. ئەوەی ناوی ئەخلاق و کەرەستەیە و قەوانینە گشت کەسێ قبول کەرە فەردی بوو کە لە فەردیەتە معنای پەیا کرد. ئەخلاق کە لە سەرزەمینە ئێمە دروستکریا ئەوجە قەوانینە فەردی بوو کە تۆ لە گەیشتنە بە فەردیەتە جێبەجێت ئەکرد تا ئیمکانە زەندگی ئیجتیماعی مۆیەسەر بکەین، تا بتوانی ئازادی و مالکیەت و حەقە ژیان دیگەران هەم بەڕەسمیەت بناسی، هەم ئەحترامی بۆ دابنی، هەم لە ڕاستایی بەرزکردنەوەی و تەداوم پێدانی و شکۆمەندکردنی ئاهەنگاو بنی. وەختی ئێوە ئەم حەوزەتانە تەعتیلتان کرد و تەمامە ئەمتانە لە ژێرە ناوە قانونە تەحویلە ئەربابدا، تا ئەرباب ئەم تەوازونە لە بینە ئێوە بەرقەرارکە، ئێوە وەکو میکرۆبەکەونەگیانە یەکتری و ئەرباب لەم شەڕە ئێوە لە بینە یەکتریە وێسیاگە و لە هەر کوێیەکە کە گەرەکتانە ئاشت بوون و قاچێکی تێخا تا دووبارە لە جێگەیەکی ترا بڕۆن و گژی یەکتریە. ئەمە متفاقەسە کەوت و من زەرورەتێکم نەدی کە ئەو دادگانە ئیتر بەرقەرار کەم و ئیتر بەردەوامی کەم. لە ناجامعیە، لە ناکۆمەڵگاییە، لە نامەسئولیەتیە و لە نابەشەربوونە محکومن بە نابوودی، مەگەر لە لێوارە پەرتگا بگەڕێنەوە، مەگەر لووتان با بە ئاسفاڵتە خیابانە هەڵبسنەوە. ئیمکانێکی خەیلە سەختە لە بەرامبەر متەوەهمانە، لە بەرامبەر ئەوانەی کە لە خۆبایی بوونێکی کەزابی درۆزنانیان هەست، بەڵام لە خەڵوەتەکانتانە بە ئەندازەیە کافی هاڕیاگن و بە ئەندازەیە کافی لە وجود و ماهیەت ئینسانی دوورکەوتبنەوە و ناکوردن و دەمێکە ناکوردن
دەمێکە نەوجدانتان ماگە نەخلاقتان ماگە، دەمێکە هەم قوربانین و هەم جەلادن، دەمێکە هەم نەخۆشین و هەم مەئمورانە سەرکوبە نەخۆشین، دەمێکە لە ناوە دڵە میکرۆبستانە ئێوە وەچە تەمەدون و کوردی هەڵەسێتەوە پەلوەچەکە، لە گەلە کۆمەی نگاهە ڤایرۆسیە ئێوە بۆ تەریدەگی، بۆ تەنهاکردن، بۆ دەمکوتکردن و سەرکوتکردنە تەنها پەلوەچەکانە ژیان لەم سەرزەمینە. مطمئن ئێوەن کە ئەڕۆن دواوە، ئێوە ئامادە کریاگن کە ژیانێکی گەلەییە میکرۆبی ڤیرۆسی بکەن و تەبیعەتەن ئێوە خۆتان گەورەترین ئاشۆیەکن کە ئەتفاق کەوتگن. لەذا وەزیفەی ئەوانەی وا هەنووز لە حەوزەی تەمەدونی و کوردیا ژیانەکەن و ئینسانە کوردین مەواجه هەستەکە ئێوە تەکە ئاشوو بێک وەکو ئێوە کە پێم وابێ گەورەترین ئاشوو بچوو لە تاریخ ئاگاهی ئینسانە کوردیە لە ئاشۆ. ئێوە بە میکرۆب کریاگەکان، بە ڤیرۆس کریاگەکان، ئێوەی ساکنانە لە میکرۆبستان و ساکنانە لە حەوزەیە تەریدەگی و قەرەنتینە و سەرکوب و پەیداکردنە تەشابوهات و مشابهات و دەلائل و هاوڕیشەگی و هاوخانەوادەگی. بۆیە کەلامە ئاخێز دەست و دەست نەگەڕیە، بۆیە کەلامە ئینسانە کوردی ناگەڕێنن چون گرەکتانە سەرکوبیکەن، چون فێر بووگن ئەوەی کە پێئێژن نەخۆشی دووریکەنەوە تا ساڵم بمێنێنەوە. ئەوە ستەمەدونە غەرب فێرتانی کردە. ئێوە ئەمڕۆ لە لەندەنیەک لە نیویۆرکیەک فرە نیویۆرکی ترن، فرە تەسلیم ترن، فرە خەسیاک ترن، فرە ئیمڕۆژی ترن، فرە مادی ترن، فرە لەزەت پەرەستترن، فرە سڵامەت پەرەستترن. ئێوە ئەمڕۆ ئەسڵەن حەوزەیە بەناوە ئاشوو ناناسن چون فکرەکەن بنبەڕتان کردگە بە حکوومەت. بە تەسلیم بوودەگی دەرمقابڵ حکوومەت هیچ دەلیلێکی نییە تر ئاشوو بێتە ناوی زیندگیت، هیچ دەلیلێکی نییە. حتا زیاتر تەسلیمی بووی، حتا زیاتر خوو بگری تەکیا، حتا زیاتر عادەتی پێ بکەی ئەمێنیتەوە. ئەو منتەقەیە وەسام و ئەو منتەقەیشی لە بەرامبەریا بوێسی. بۆیە من ئەم مودەتە احتیاجم بوو کە تۆزێک ئەو بارە سەنگینەوە کریانا و وجودم تەخلیکەم لەسەر شانە خۆمی هەڵگرم تا بتوانم ئەدامە بدەم، تا بتوانم سەفەرە خۆم ئەدامە بدەم. هەر بۆیە ئیتر بەردەوامم نەکرد. بەڵام وەکو ئارشیڤێک ئەمێنێتەوە بۆ ئەوانەی کە لە ساڵەکانە ترا، لە دەهەهایەک ترا دوای مەرگە ئێمە ئەحیانەن گەرەکیانوێت کۆنجکاوی بکەن و بزانن ئەم مردمە لە کامە مەسیر تێپەڕی. پەس ئەوەی ئەمڕۆ ئێمە شاهدینی و ئەوەی کە ئەمڕۆ تەحتەناوە کورد قسەکە و بەناوە کورد قسەکە لە ڕاستای پەلوەچدان و گوستەردەکردن و بەرینترکردنەوەیە حەوزەیە نائاگاهی لە ئاشوب و حەوزەیە ئاگاهیە
لە نەخۆشیە ئەوەی ئەمڕۆ حاکمە بەسەر زەمینە ئێمە نە بەردەوامیە تەمەدن کوردی بەڵکو بەردەوامیە تەمەدن جود و کریسیانەتی نظامە ئینقیادە وتەسلیم بوون لەم حەوزە فەزیلەتە نەڕەزیلەت تەسلیم بوون لەم حەوزە تەشویقە جەمعی وا لە شوێنە و تەئیدە جەمعی وا لە شوێنە لەگرایشە خۆشیان بۆ خۆیان نەرزش قائل نین لەگرایشە خۆیان ئامار و عەدەد و ڕقەمن نەڕەنجیان معنای هەست نەڕەنجیان مەفهومی هەست نە ئینسان بوونیان مهمە ئەنچێکە هەست یە ئۆرگانیزمێکە هاتکەوێرێکی فقەت هەناسە بکێشێ ئەوەی حسیاتی پێدا و غەرایزی پێدا تا ئەو جێگەی لەشی ئەتوانێت بکێشێت ئستفادەی لێ بکە نەی کێشاوە زۆر تێتە پێنێت ئەمە ئەو داستانە سەر لەزا یاران ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بزانن کە کارە ئێمە بەردەوام ئەوێت چون ئێمە لەم میکرۆبستانە پەلوەچمان کردگە هاتکینە سەدەرەوە و ئێشێم تاریکیە ڕاماڵین و ئێشێ ئێمە سەیتەرە بکەین بەسەرام میکرۆبستانە تا دووبارە حیاتی تیا بەرقەرار بێ تا دووبارە ئینسانی تیا پەیدا بێ تا دووبارە تیا کورد مەعنا پەیدا بکاتەوە لایەوە خۆش